بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت فەرمون بەرداوامی لەگەڵتان بەڕێز ئاریەرسین پێت وایە مەسەڵەن کەسێکی وەکو کاک نەبەز گۆران کە ئەزمونێکی هەیە لە بەجالی نووسینا و کەسێکی وەکو کاکەمال کە سەرنووسەری ڕۆژنامێکی پڕخوێنەری ئەم وڵاتەیە لە خۆیەوە ئەو لۆجیکەی لا دروست بوو بێ پێت وانییە مەسەڵەن ئەگەر ئێمە گوێ لە یەکتر بگرین ئەمانیش دەردەدڵ و ئەمانیش نیگەرانی و ئەمانیش کۆژانیان زۆرە و ڕەنگاتوانم بڵم هەندێک جار برینی واقعیش بەجستانەوە بەجێ ماوەکە لەگەڵ ڕێزمە شەلاقی دەسەڵاتە. والله من طبعا حەزەکەم شتێک بڵێم کەسانی وەکو کاک نەبەز گەنجی بەهرەدارن لەم کۆمەڵگەیە ئێمە زۆر شانازیەکەین بە گەنجە بەهرەدارەکانی نیشتیمانی خۆمانەوە و زۆر پێویستیشە ئەو گەنجە بەهرەدارانە لە جیاتیەوەی لە دوای دەسەڵاتەوە بڕۆن جاریشت ئێڵێمەوە کە چەپڵی بۆ لێ بدەن چاودێری بکەن کە کوڕەکانی پێ بڵێن بۆی خۆی چاکە ئەوە کاکەمال ئەو برای خۆشەویستە ئینسانێکی ڕۆشنبیرە ئینسانێکی ڕازگۆیە نیشتیمان پەروەرە ئێمە کە ئەم قسانە ئەەکەین بە هیچ جۆرێک مەبەستمان ئەوەی کە جەنابی فەرموود سەنگەرگیری نییە لەبەرەوەی ئەوە لە دەرەوەی ئەخلاقاتی بەرزی قەومیە بەس من حەزەکەم لەسەر قسەکانی کاکەمال کە فەرمووی پارتوێشەتی بە عەمدەن نایانوێت هیوادارم کاکەمال لەگەڵ منە متەفقی خۆشی وتی کە لە ناو سەرکردایەتی پارتوێشێتیە لە ناو سەرکردایەتی گۆڕانە لە ناو سەرکردایەتی کۆمەڵ و حیزبەکانی تریشە خەڵکێک هەن کە بەو ئاڕاستەی ئیژەکەن ماندوو ئەبن بۆ ئەوی ئەو دوو ئیداریەی کە ئاساوارەکەی هەتا ئێستا ماوە نەمێنێت لەبەرەوە من بڕوا ناکەم ئەمە شتێکی عەمدی و بەرنامە بۆ داڕێژراوە بچکەگرەوا بوو ئەوە چێتە خانی خیانەتەوە ئەو معنای ئەوەی ئەو کوردستانی کە چوار باش بوو ئێمە نیازمان هەیە بیکەن بە 5 بەشەوەکەمە لە دەرەوەی هەموو ئەخلاقیاتێکی بەرزی سیاسی قەومیەوە بە باسەکەمانەوە بەڵێ ئەی بەسمەوە بەوە کاکەمال فەرمووی وتی ئێمە بۆیە ئەوەنە پرۆفیشناڵ نین لەبەروی حکوومەتەکەشمان وەکو بەریتانیانی ئەمە پرسیارەکەم ئەگەر ئێستا ئەو کابینەی کە لە لەندەنە بیهێنن بۆ ئێرە ئەتوانێت سیحری بکات لەم سەحوفیانی کوردستان بیان کا بە پرۆفیشناڵ نە بۆ بەڵام ئەتوانێت سەرچاوی زانیاریەکان ئەوڵاتێت تۆ زانیاری دەست بکەوێت کە تۆ زانیاری دەستەکەی کەمترین ڕاستە فەرمی کاکەمال من یەکێک ملوانی کە پێم وابوو لە جیاتی قانونی ڕۆژنامەنووسی پێویستی بەوە ئەکرد کە ئێمە قانونی پێدانی زانیاریمان هەبێ ئەگەر ئەوەی کە بە ئینگلیزی پێڵن Public Information Pact ئەوە زۆر گرنگتر بوو بەڵام من ئەڵێم شت پرۆسەیە کاکەمال یعنی تۆ ناتوانی سەحوفیەک کە 11 ساڵ لە وڵاتەکەیە ئەزمموی میدیای بڵین ئەهلی دەستی پێ کردووە چاوەڕێی ئەوەی لێ بکەی کە ئەزمونونەکەی بەقەر ئەوەیە کە لە وڵاتی شوکو سوید کە 1970 ساڵ وەنیە بە پێچەوانەشەوە بۆ کابرای سیاسیش وایە بۆ ئەوەی سیاسیش ئەمە یەکەم جارێک کە تووشی و ئەزمونە ئەبێت من خۆم وتم هۆل شد بە فارسی وتم ئێمە پەشۆکاوین وەکو دەسەڵات ئەبێ بگەڕین بۆ ئالیاتی دروست بۆی تەعاملی لەگەڵا بکەین نەک سەنگەربەندی بەرامبەر یەکتری بەڵام ئەی ئەگەر کاتێکە کەسێک ڕەنگە ئێستا خەڵک ئەو پرسیارە بکات دڵنیاتەکەم کە ئەو پرسیارەشتان لێکەن ئەی بۆ کاتێکە کەسێک مەسەڵەن لەوەیە نەپەشۆکاون لەوەیە زۆر ئەکتیڤن کاتێک کەسێ لە بەرژەوەندی مەسەڵەن کەسانێکی دەسەڵاتداری ناو حیزبەکەتان بە مەسەڵەن ئەتوانن زۆر بە جوانی کۆنتترۆلی بکەن ئەزانن مەسەڵەن زۆر جوان بیخەنە قەفەزەوە زۆر جوان بیگرن ئەزانن لە چ نادیەکە ئەزان ئەچێتە کوێ جەناب ئینسانێکی خوێنەواری ئەوە غەریزەی سڤایڤە هی بقا لە ئینسانە ئینسان بۆ مانەوەی خۆی زۆر زووتر بڵێن فەن و فنون جیهاتی ئەمنی ئەم وڵاتە هێشتا بە غەریزە ڕابڕێەوە نه من واناڵێم من ئەڵێم جیهاتی ئەمنی ئەم وڵاتە لە جارێ بەس فۆکۆسی کردووە یعنی تەرکیزی کردووە سەر یەخشت پاراستنی ئەمن و ئاسایشی قەومی سنوورەکانی هەرێمی کوردستان بەس ئەمە لە ترسی ئەوەی کە ئەو ئەزمونەی کە ئێمە زیاتر لە 100 ساڵ لەوە پێشەکە کۆمنت باشە تەرکیزی لەسەر سنوورەکان کردووە بەس ئێستا خراپترین شوێن لە هەرێمی کوردستانە سنوورەکانە کە خەتەری لەسەرە باشە ئەگەر ئەو هێزە ئەمنیانی کە لە هەرێمی کوردستانە هەن بە بۆچوونی تۆ هەمویان کۆکەیتەوە کاک نەبەست ئەگەر هەمویان کۆکەیتەوە هەرێمی کوردستانە پارێزێ باشتی پێم کاک نەبەست بە بۆچوونی تۆ نەک هێزی پێشمەرگە هێزی هەموو بڵێن جێشی عێراقیش بێنیت ئەتوانێ لە بەرامبەر دوو هێزی وەکو دووەم هێزی ناتۆ کە تورکیایە و جمهوری ئیسلامی ئێران ئەو سنوورانی ئێمە پارێزێ باشە ئێستا تۆ واڵی خۆت واڵی من ئەڵێ کەرامەت تەرکیز لەسەرەوەکە لەم لاژەڵی ناتوانێت بیکە باشە ناتوانێت ئەوە بکە لەم لاو ناتوانێت ڕۆژنامەنووس بپارێزێ ناتوانێت چالەکانی کۆمەڵی مەدەنی بپارێزێ هەڕەشەیە لەسەر ئازادی خۆپیشاندەران یعنی وانە ئەو پاراستنی بەعرض بکەم تۆ قسەی خۆتێک نوێری منە پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان معنای ئەوەیە فلتەرێکی ئەمنی وا زۆر باشدانراوە کە بە درێژایی لە زاخۆوە بیگرێتایەتە خوارەوە بەسەر ئەو ناوچە دابڕاوەکانە هەتا کاتە خانەقین جموجۆڵی ترۆریست بۆ ناو هەرێمی کوردستان تقریبا غێری ممکنە ئەمە کۆمنتێکت هەیە بە بەراوردکردن لەگەڵ بەغا و فەلوجەیە کاک دەبەستەوە ئینسانێکی یعنی بەوجدانەوە بێڵێ 20 ساڵە حکومڕانیە کە بەراوردی بەغا فەلوجە 20 ساڵ نییە حکومڕانیەکە این کاک ئازاد زۆر جوانی ویت ئەو 20 ساڵە ڕقەمە فەکت نییە
چۆن فاکت شتی بەعرض بکەم کاشی من تۆ ساڵینەوە دویەکەوە پێت وتراوە ئەمە سنووری تۆیە ئەمە لەژێر دەسەڵاتی تۆیە کاک نەبەست ئەوەشتی کۆنکریت نییە ئەوەی کە کاک ئازاد فەرمووی بۆچی من لەگەڕیام لەبەرەوەی دی فاکتۆ حقیقەتی مۆزوع ئەوەیە کە تۆ لە 2023ەوە ئەتوانی بەخۆ زۆر باشە ئەگەڕێ وڵات بەڕاستی مۆزوعەکەی ئێستا نە سنووری کوردستانە نە ئەوەیە تۆ کۆمنتێکت هەیە لەسەر قسەکانی بگەڕەمە لای کاگازات بگەرە لا کاگازات زۆر باشە بەڕست کاگازات سەبارەت بەو کۆمنتانە هەمان پرسیار لە جەنابتەکەمەوە پێ دوایە مەسەلەن ڕۆژنامە نووسان بۆچی ئاوا گەیشتونەتە ئەو داخ و دەرد و جەخار و کۆژانەی کە پیان وابێ بە عەمدەن فەزایەکی ترسناک لەلایەنێکێتی و پارتیەوە دروست دەکرێ و ئەم دوو هێزە ئەساسن لە جەوهەردا خۆیان خەتەرن بۆ ئازادی چۆن کاگڕانجانی شتەکان زۆر پشتی جانیمی وەرگرت با من کۆمەڵی نمونە لە ناو هەم میدیای عالمی و ناو هەم ئەوەی کە پێڵی پرۆسی دیموکراسی لە عالەمە بدەمێ ئەو کاتە سێرکردی ئەمە بیرمان نەچی ئەمە لە کوردستانین لە کوردستانی عێراقین فیدراڵ هێشتا بە معنای کەلیمە لە ناو دەوڵەتی عێراقیا بەس لە ئەدەبیاتە هەیە و ئەرازی متەنازع عەلەیی بەقە ئیسرائیل و فەلەستینە یعنی ئەو شوێنانەی کە کێشەی لەسەرە بەقە زەوی ئیسرائیل و فەلەستینە بزانێت ئیسرائیل و فەلەستین لە ناو کەیسی سیاسی عالەمە چه حیزێکی و چ پارتیاجی پەیوەندی بە باسەکەەوە ئێستا دەرفەتە دێم بەڕست کاکازات کاتەکەی تۆە بەڵام بەڕاستی پرسیارە لای خەڵکی کوردستان کاتێکە باسی کرانە و باسی ئازادی و دیموکراسی و باسی ژیانێکی باشترەکرێ بۆ خەڵکی کوردستان ئەڵێن هاکە ئەوە فرقەی 12 هات و ئەوە لە هجوومەکرێت و تەجروبەی کوردی کەوتە ژەر خەتەرە و بەڵام وەکو تریش لە هەندێک مەقوعی ترا کاتێکە ئەڵەی کاکە بۆی ئەلانی دەوڵەت ناکەن ئەڵێ کاکە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکرداتی لەسەر مێزی ئەم بەرنامەی و توتی ئێمە ئەسڵ فیدرالیشمان تێپەڕانەوە ئێمە کۆنفیدراڵین ئەسڵ دەوڵەت شتێکی شکلیە لە دەوڵەتی شەهر ئەوەندە حقوق و امتیازاتی قومی ئەبچڕی کە ئێستا یەکێتی و پارتی بۆ ئەم میلەتیان بچڕیوە ئەم گوتارە متەناقزانە تاکەی ئەمە ناچینە سەر سیاست قسە بکەین بینی با من سیاسی هێنیتەوە ئەنا کاکە جیارمەتیم بە مەسەن بام شتێ بە تۆ بڵێ مەسەن دیموکراسی تۆ پێ دوابێ ئیشی شەو ڕۆژەکە نە ئیشی شەو ڕۆژی نەئیشی کەس نەئیشی 300 ساڵیشە ینی لە ساڵی 1970 سەوری گەوری فەڕەنسیە بێ تا 1945 خەڵک لە فەڕەنسا ژن بووینێ دەنگ بە باشە ئیسپانیا وڵاتێکە هەموو ئەمریکای لاتین جگە لە بەرازیل بە ئیسپانی قسەکەن لە ئیسپانیا تا 72 نظامەکەی شمولی بوو زۆر باشە عفونکەی ئیتالیا وڵاتێکە مەزدەری ڕێنسانسە لە 1940 فاشێتم بۆ بەرهەمێنێ لە فەڕەنسا هەژم و ئەرخێک هۆڵۆکۆست بخا بە درۆوە بە ئەمری پەرلەمانەجی زۆر باشە لە ئەڵمانیا عفونکەی ئەوە سە پێ دەڵێم بۆ مەکتەب سیاسیانە بڵێ سیاسیانە بە بەڕێز دەڵێم تۆ پێ دوابێ ئێساچیە خەڵک ڕای من نییە چۆن کە ڕای مەکتەب سیاسیەکەین کاکەی مثلا لە فەڕەنسا لە ئەڵمانیا عفونکە لە ئەڵمانیا هیچ کەسێک بووی نییە تیشێرتێک دروست کات ڕسمی هۆڵۆکۆ سەلیبی معقوف خاچی چەماوەی فاشەکەی لەسەر بیا لەسەر قەڵمێک لێرە میدیای کوردی هەیە 4 ساڵان پێش فتوای یاوە کە کفر هەیە لە سلێمانی بۆ جیاد ناکرێ لە دوای حەڤەی دوو لە بەردەکی سەرای بینم داوای ئازادی و شەفافیەت و دیموکراسیەک میدیاکاری کوردی هەیە لە با بڵێن مەلایەکە پێی وایە مەسەلەن هەموو دنیا ئەبێ بگەڕێتەوە بۆ حکمی ئاسمان کەچی یە لە بەردەکی سەرا عەڵێ چیمیابارانی 1970 ئەهوەنترە تا فڵانشت باشە لێرە میدیا من سەرەتا قسەیەکم کرد میدیاکار بە هیچ نوعێک نابێ بکوژرێ و نابێ ئازار بدرێ و نابێ بگیرێ هەموو کوشتن و ئازارێک و گرتن و ڕێگرێکی میدیاکار مدانە بەڵام میدیاکاریش نابێ بێتە سەبەب چۆنە خۆشە سەبەبی فیزیکی نییە مەسەلەن تۆ بە من ئەڵێی ئازاد تۆفیق ڤیاگرای خوارد و مرد من کچم هەیە کوڕم هەیە زاوام هەیە خەزورم هەیە ڤیاگرا خواردن لە وڵاتە شتێکی دەندروستە ناجایزە ئەبێ بە سوکاتی تۆ بە منەڵەی فایلی هەیە فایلەکەم کەش بێتەوە من خۆمە کوژم نەخێر تۆ ییت سێری ئەمەکە لە ڕۆژنامەی ئەهلیان 50 قسەیە بە من وتراوە بە ناوی خوازراو 50 جنیوەم پێدراوە ئەم 50 جنیوە بە منەڵێ ئازاد تۆفیق نەخۆشە هەلپەرستە بێئینسافە خاڵیە منداڵە شپرزەیە ونبووە ناشارستانیە ڕقاویە بارەکووە هاریۆشەنەکە ناجدیە بێشەرمە مادیە ناسیاسیە ناڕۆشن بیرە بچووکە بێبەهایە ناقلانیە نائکادیمیە پاکانەکەرە هەڵپەکەرە گەمەکەرە پەلەکەرە تێکشکاوە دژی ریفۆرمە حاشاکەرە لە ڕاستی ناڕازگۆی و هیچی پێ عیب نییە باش ئەگەڕێمە وڵات باشە بەستەنیا بۆ هەر یەکێک لەو تۆهمانە ئەگەر مەسەڵەن ئەو دەسەڵاتە دیموکراتیکە ئێوە داوایەکەن و بچەسپێت و ئەگەر دادگایەکی سەربەخۆ ببێ پێدوانە بۆ هەرێکێک لەو تۆهمانەی کە بۆ ئازاد تۆفیق و ئازاد تۆفیقەکانی ئەم وڵاتەی دروست دەکەن لە پێناوی بازار و فرۆشە بەپێی بۆچوونی هەندێک لە لایەنەکانی دەسەڵات لە بەرنمەکەی پێشومە ئێوەش بەڕاستی ئەگەر لەسەر جادەش لێتان نێن لەوانەیە لە دادگاکانە 5-6 ساڵ بمێنەوە من پێم وانە کە میدیای ئەهلی ینی میدیایکی ئەمەنە پرۆفێشنال بێ و کۆی کە پێشتر باسمان کرد بێ کەم و کوڕی و بێ هەڵە و
ینی بێگەرد بێ وانە چکە ئێمەش بەشێکی جوزێکین لەو کۆمەلگایە و بەشێکین لەو ئەنزیمەی کە هەیە ئەگەر ئیجازەم بێ من شتێکەڵم بۆی کە فرسەتێکی باشە ئێمە پێمان وایە ئەم ئەنزیمەی کەیسا هەمومانیتیان بە هەمومان دروستە بێ بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتشوانێ لە قەیرانایە کێشە هەیە گرفتی هەیە بە خۆشمانەوە ئەم ئەنزیمەی پێویستی بە چارەسەرکردن هەیە ئەم قەیرانە پێدوانە کاتێک دروستە بێت کە ئێوە مەسەلەن جارێ وەڵامی قسەکانی ئەو بەرەوە پێدوانە ئەمە کاتێک دروستە بێ ئەم پەیوەندیە ئۆرگانی و پەیوەندیە نیشتیمانیە کاتێک لە نێوان ئێوە ئەوانە دروستە بێ کە هەر کەسێک مەسەلەن هەر کەسێک بەدڵتان نەبوو ئەم تۆمانەی بەسەرانە ڕێژن پێدوانە ئێستا بینەرانی بەڕێز ڕەنگە بڵێن بەڕاستی ئەم پیاوەش هەر قوربانیە وەکو بەڕێز ئاسۆس هەردی جا من ئەمێ ئەوەت پێ بڵێم کاتێکە ئەم ئەنزیمەیە لەسەرەوە لە تابەوانە بەرپرسیارەتی هێکێتە سەرشانی دەسەڵات تۆپ لە قاچی دەسەڵاتە ئێمە دەمێک ئەلانمان کردووە کە کێشە و گرفتەی لەم کۆمەلگایە ئەم کێشە و گرفتە بەوە چارەسەر ناکرێت تۆ بیت ڕێژەی میدیاکانی خۆت لە پارەی ممتلەکاتی گشتی زیاب بکەیت بۆ هێرشکردنە سەر میدیاکارانی ئەهلی چکە ئەو واکات تۆ لە نەتیجە ئەکەویتە ناو مەعمایەکی گەورەی میدیاکاری و ڕۆژنامەگەریوانەیە کەواتەی عترافەکەی کە مەسەلەن ئێوە مەسەلەن زۆر جار بەرامبەر بە ئەهلی دەسەڵات بەرامبەر بە کەسەکانی ناو دەسەڵات بەرامبەر بە ڕووناکبی غەدرمان کرد بێ من ئینکاری ناکەم ڕەنگە غەدرمان کرد بێ بەڵام فەرقەکە دەستێکەیە عەقلێکی بە بەرنامە ئیش لەسەرواکە غەڵەت پێ بکە و میدیاکی ئاراستەیەکە میدیایکی تریشەیە بە حکمی تەمەنەکەی و بە حکمی ئەو فشارانی کە لەسەرەتی ڕەنگە زۆر جار بکێتە غەڵەتوانێ فەرقەکەی لێرە ئەو بە عەمدن غەڵەت دەکات و بە بەرنامە کارەکات و پارە و ممتلەکاتی گشتی بەکارێنێ بۆی کە تۆ پوش شێوێنێ وەکو کاکنە بەزوتی تۆ بکا بە شەیتان تۆ بکا بە درڕندا تۆ بکا بە دەستی دەرەکی ئێوەش مەسەلەن لەگەڵ ڕێزمە سنی تەمەنی مێرد منداڵیتان تێپەڕاندووە بۆ ئەوانەی ئەو هەمووی بە بەرنامەیە و هەمووی بە مرەکەزیە بۆ شکاندنی ئێوە ئەی ئەوانەی ئێوە بۆ هەر هەمووی فریشتەیانەوە هەمووی خەونی هەمووی بێ ئەجنداییە فەرقێزای لەچایە لەبەرەوەی کە ئەم میدیای لای ئێمە ئامانجمان نییە بچینە دەسەڵاتەوە ئامانجمان نییە کە ئیشکەین لەسەرەوەی کە خۆمان ببین بە ڕقەمی لەو ڕقەمانەی کە سبێنێ پێویستی بە دەنگکردنەوە هەبێ بەڵام ئەم حیزبانە یەکی لە گرفتە گەورەکانیان ئەوەیە کە تاکو ئێستا ئەو قەنەعەتیان لا دروست بووە ئەو قەنەعەتیان لا نییە کە ئەبێت دەساودەسی دەسەڵات کرێ و پێیان وایە میدیای ئالی بەشێکە لەوەی یا جوزێکە لەو پرۆسەیە کە ئەم دەسەڵاتە لەوانە سەنێت و لەبەری ناشینەکانیان پیشانەیە ئەو یەک بە بەرنامە ئیش لەسەرواکات بە بەرنامە ئیش لەسەرواکە و بۆ ممتلەکاتی گشتی و هەموو نفوزی خۆی بەکارێنێ بۆی کە تۆ نفوزی تۆ ینی ڕەونەقی تۆ قدرەتی تۆ لە ناو کۆمەلگا کەم کاتەوە لەبەری کە قسەکان ڕواجی نەمێنێ من چەند جارێک ئەمە لەگەڵ بەرپرسەکانی هەرێمی شاباز کردووە ئێمە ناڵین بێکەم و کوڕین ئێمە ناڵین مەحسوومین ئەمە فەرقەکات بەڵام ئەو فرسەتی کە ئەبێ بخۆڵکەن ڕێبۆی کە هەمومان لە کەشوهاوایەکی ئارامە لە کەشوهاوایەکی ئارامە و دڵنیاییە قسە بکەین ئەوەیە کە تۆ پەلاماری ڕۆژنامە نووس نەیریت و ڕاستە من کەم و کوڕیمەیە 50 جار براین تە بەردەمی یاسا ئەمە کێشەمە لەگەڵەوە نییە بەڵام کاتێک من نمونەیەکە توانم بە بێنوانی لەسەر زاخۆ ئێمە هەواڵێک نامێکمان بڵاو کردو لە کەسێکی لە زاخۆوانێ دوایەوە دەرکەوت لە سەرۆکایەتی هەرێموانێ لیژنێک دروست کراوە سزای هەمووانەی یاوەکە لە ناو ئەو کتابی ئێمە ناو بڵاوکراوی ئێمە ناویان هاتووە بەڵام لە هەمان کاتە 5 دعوە لە خلالی 2 ڕۆژاو لەگەڵ ئامر قەبزێکە بۆ من لە زاخۆ دەرچوو بۆی کەم ئەمان ناحەقیە قسەمان لەسەرەوەی ئەگە من ناحەقیەکەم کردواتە لەلایەکەوە بە قسەتەکە ئەزانێتەوە حەقەوتوە لە لایەک شۆگرێ زەختر لێکات من ئەڵێم ئەگەر غەڵەتێک بەسەر من ناتێپەڕێ لۆکاڵ نییە کاکەمال لۆکاڵ نەبوو زەختەکە لۆکاڵە من خۆزانم بەڵام ئەبێ دەسەڵات ئەم دەسەڵاتە ئیش لەسەرەوە بکات کە ئەم زەختەکە لەسەر شانی منە کەمی کاتەوانێ بۆی کە من نتوان خلالی دە ڕۆژنا من دوو جا بچمە بەردەمین جارێک بە ئەمر قەبز زۆر باش بەڕێزکاک نەبەست کاتی خۆیان هەست بەس بەوە بکەی کە بەردەوام نوکت بۆیەت بەردەوام مەسج بۆی ئیهانەتەکات جنێو بە هەموو مقدساتی تۆیات یعنی تۆ ناتوانانی کەسێکی نۆرمال بکاتەکە ئەزانی کاک ڕەنستا ئێستا 3 جار دادگایی کرامی لەسەر ئەوەی ئەو بەڵگەیەت لەکوێ دەستکەوتووە یعنی ناڵێ بەڵگەکەت ڕاست نییە ناڵێ ئەم دزیی کە تۆ کەشفت کردووە ئەم گەندەڵی تۆ کەشفت کردووە شتێکی باشت کردووە دەبێ ئەم مڵکە بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چکە ئەمە مڵکی گشتیە دادگایی دەکات لەسەر ئەوەی بەڵگەکەت لەکوێ دەستکەوت دادگاکان بەپی یاساکەی خۆیان تەعاملەکەن یا دادگاکان مەسەڵەن ئەوە هیچ گومانم نییە بەشێکی زۆر کەمی دادوەرە بە ڕێزەکان مامەڵەیەکی زۆر تەندروست دەکەن لەگە ڕۆژنامە نووسانە و ئەو یاسایە جێبەجێەکەن کە یاسای سندیکا ڕۆژنامە نووسانە بەڕێز کاک نەبەست گۆران بەپی قسەکانی کاکەمال و کاگازات تۆفیق بێ کەواتە مەسەڵەن هەر کەسە و بەقەدەر بەرپرسیارەتەکەی خۆی کەواتە میدیای ئەهلیش قوربانی
معنەوی دروست کردووەوە ئەو وتی قوربانی ڕۆحیش تەنانەت کەواتە میدیای ئەم وڵاتە هێشتا ئەو میدیانە بە پێی قسەکانی ئەمان بێکە میلەتی کورد چاوەڕێیەکات لەم قۆناغە پڕ لە ئەزمەکەڵەکە بووە بێ تا ڕادەیەک بەرچاوڕوونی بە تەنمی بە شەریب بکە کەواتە میدیای عالی ئەم وڵاتە و دەسەڵات لەسەر فعل و ڕەتفعل قساکەن پێدوانیە ئەستا کاتێک ئیرادەیەکی خێر سەر پێکەوتووە لە نێوان ئۆپۆسیۆن و دەسەڵاتی ئەم وڵاتەیە ئەوە تا خەریکە دانیشتدان و سانەکەن ئەوانە پێدوانیە کاتیەوە هاتووە هەردوو لای اعتراف بەوە بکەن کە فعلەن ئەمان ئچحافیان ئەمان دەست درێژیان کردتە سەر ئازادی ڕادەربڕین و میدیاکارانی ژوەک و پێویست ئێمە میدیاکار کەسمان پرۆفێشنال نەبووین ئێستا کاتی ئەوە نیە دیالۆگی عقلانی و بە خۆداچوونەوە بکەین بۆنە ئەوە کاریمان لەوە نییە بە شتێکت بیر نەچێت کاگڕنج هەموو کەسێک لە پیشەکەی خۆیان هەڵاکە ئیتر لە هەر پیشەیەکە تۆ کارەکەی هەڵەیەکەکەی هەڵەکە مانای ئەوە نییە کە تۆ بەردەوام بتەوێت لە استراتیژێکت هەبێ بۆ ئەوەی بەردەوام بەرامبەرەکەت بشکێنی ئەمە یەک دوو ئێمە یەک شتی زۆر باشمان هەیە میدیاکارانی سربەخۆ ئەوەیە کە ئێمە هەڕەشەنی لەسەر ئازادی هیچ کەسێک لە وڵاتەدا ئەوەی هەڕەشەیە لەسەر ئازادیەکانی خەڵک ئێمە نین ئەو هێزەیەکە هەڕەشەیە لەسەر ئێمەج وە لەسەر ئازادیەکانی تریش ئەوە ئێمە نین گەنجی ئەم وڵاتە ئەدەینە بەرفیشەکەەوە ئێمە نین ڕۆژنامە نووسی ئەم وڵاتە فەلاقە ئەخین ئەوە ئێمە نین خەڵکی ئەم وڵاتە خینە ناو سزنەکانەوە ئەوە ئێمە نین گەنجی ئەم وڵاتە ئەدەینە خێنە ناو زیندانەکانەوە ئەوەی کە خەتەری هەیە لەسەر هەموو کۆی ئازادیەکانی ئینسان لەم وڵاتە شتێکەیە ناوی دەسەڵاتە میدیا ینی خەتەری میدیا ئەگەر خەتەرێکیشی هەبێ لە ئاستێکی زۆر بچووکایە ینی خەتەری نییە لەسەر ژیانی خەڵک خەتەری نییە لەسەر ئازادیەکانی کەسێکی تر ینی بۆیە پێم وایە ئێمە بێ قسە لەسەر کەمبۆدیا ئەڵێ یەکجار وەزعەکەش یەکجار وانە کاکی خۆ من یەک کۆمەڵە شتت پیشانیان بزانە ئەمە ئەگەر پیشانی هەر کەسێکی بگەی لە هەموو دنیا وازانە ئێرە بەنغازیە ئەمە سۆرانی مامەحەمە ئەمە یەکێک لە قوربانیەکانی قەڵەم باشە ئەمە ئەمە سەردەج عوسمان ئەمە دوو قوربانی باشە ئەمە نەبەزگۆران ئەمە سێ ئەمە ئاسۆز هەردی باشە ئەمە تازەترین ڕووداوە ئەمە پەلەمەکە ئەمە ڕێبینی ئەحمە هەردی ئەمە ئەحمەد میرە ئەمە ئاسۆی جەمال موختار باشە ئەمە ڕۆژنامە نووسێکی کێنێن ئەمە ڕۆژنامە نووسێکی NRT ئەمە خاوەمتیازی هاوڵاتی کە 24 ساعت فەقیرە لە سزنایە نزیکەی 56 داوای لەسەر تۆمار کراوە تەنها گوناحەکەیەوەی خاوەمتیازی ڕۆژنامەیەکە ڕۆژنامەکەیەوەی حەقیقەت بگوازێتەوە تەسەوەر کە ئەمە پەیامنێرێکی کێنێنە 20 کەس بەلاماریەیە 20 کەس یعنی تۆ ئەمانەی کۆمەڵێ نمونەی زۆر بچووکن لە هەرێمێکە بەس هێشتا کەمبۆدیانە لە هەرێمێکە کە بەردەوام هەڕەشەیە کاکە بۆ تۆ کەمبۆدیانە لەبەرەوەی تۆ لەگەڵ حیزبێکی دەسەڵاتداری بۆ من کەمبۆدیایە کە من ناتوانم بە ئازادی شەوێک سەعاتی نۆ بچم لەسەر جادەیەک پیاسە بکەم لەبەرەوەی ترسم لەوە هەیە دوو چەقەوەشێن بێن تاریخ بیت ئەزانی کە تێرمی کەمبۆدیا لە فەرهەنگی سیاسی نەچینە سەرەوە بەڵام پرسیارێکی ڕەوای کردو ئەڵێ لەوانەیە بۆ جەناب کەمبۆدیانە بێ لەبەرەوەی یەکەم حیمایەت هەیە دووەم حیزبێک بەرگریت لێکە بەڵام بۆ نەبەزگۆرانەکانی ئەم وڵاتە ڕەنگە کەمبۆدیا بێ من نیمە بەس جوابی پرسیارەکەی ئەو بەرەوە بە یارمەتیت بەڵام من حیمایم نییە بەڵام ڕەنگە من تاوەکو ئێستا بەقەدەر نەبەزگۆران بە سەراحەتی لە مهدەد نەبوو بەڵام ڕەنگە ئەو مهدەد بێت دەیان من ڕەنگە کەمال ڕەوە و ئازادی و حڕەتی منی نەبوو بێ لەوانەیە ئەوەژی ئەوە بێت تاوەکو ئێستا بەرنامەکەم لە ناو کەناڵێکی دەسەڵاتە بووە نازانم لەمە دو خۆ گەرنتی نییە خۆتی هەڵان ئەڵەی بازە هەر جاری بە سەرێکێکەوە میشێتەوە فەرموو ئەزانی کاگاری ئەنی تۆ حەقی خۆتە ئەنی بەرگری لە هێزێ بکەی کە لە ناویە ئیشەکەی و حەقی خۆشتە هەندێشت هەیە نەیبینی یا خود تێپەڕی بەسەریا بەس بەڕاستی حەقی ئەوەت نییە تۆ بڵێ ئەمانە ڕووداوی زۆر بچووکنوە دەبێ ئێمە ئاسایی بێ بەلامانەوە کەمبۆدیا چیە خۆ کەمبۆدیا هەوەیە کە هەڕەشە لەسەر ئینسان هەیە هەڕەشە لەسەر ئازادیەکانی ئینسان هەیە باشە سەرنووسەری هاوڵاتی کەماڕەوە و داوای لەسەر ئەچێ بۆ زاخۆ معقولە تۆ لە ڕێگا تیمێکدانێ بۆ ئەوەی لە ناوی ببەی ئاخرکاکە خۆکەم بۆ دی ئەمەیە کۆمەڵێک چەتەیە دێنە سەر ڕێگەکان و پەلاماری خەڵکە دەن خۆکەم بۆ دیا چیانی هینێک نییە نشتێکی زۆر جیاواز نییە لەوەی کە لە هەرێمی کوردستانە ڕوەدا من دەرفەتێکی فەرموو بە کوردی بەڵام من ئەوانی کە جەناب بفەرمووت جارێ من لە مەریخ ناژیم لە کوردستان نەژیم تۆ هیچ نەبێت ڕۆژانە جەریدا خوێن و تۆ زیاگام لە وڵاتە هەیە
من داکۆچی لە حیزبەکەی خۆم ناکەم من سیاست بۆ ناکەم بۆی داکۆچی لە حیزبەکەم بکەم من سیاست بۆی ئەەکەم لەبەروی بڕام بە مەبدە و ڕابرایەتی حیزبەکەی خۆم هەیە کە هەنگاوی جندی بە ئاڕاستی دیموکراسیەت لە مێژووی داهاتوی کوردستانە بنێ لەبەروی بۆ من پارتی گرنگ نییە میلەتی کورد گرنگە من بۆیە پارتیم بۆی خزمەتی کوردستان بکەم ئەگەر پارتی لا بدا لەو ڕێبازە پیرۆزەی بەرزانی کە لە پێناوی خزمەتی خەڵکی کوردستانەیە من یەک ڕۆژ لە پارتیا نامێنەوە بەڵام جەناب کۆمەڵی نمونەی هێنایەوە نمونەی شەید سۆرانی مامەحەمە کاک نەبەس من خۆم لەگەڵ سەرنووسەری گۆڤاری لڤین و هاوکارەکە دانیشتو لێم پرسیون ئێوە بەڵگە تەمان مۆری ئەمەی کە سۆرانی مامەحەمە شەید بۆڵێن پارتی کوشتێتی ئەڵێم بەڵگەتان پێیە کەشتی وا هەیە ئەڵێ نا ئەی چۆن نەزانی وایە ئەڵێ آخر گومانەکان هەمووی ئەچێتەوە گومان فەرقی هەیە لەگەڵ لە هیچ محکمەیەکی دنیا گومان لە تۆ تۆنیت حزبێک بێبی سلمێنە بڵێ من نیم ئەمە بکوژەکانە ئەمەمان پێخۆشە ئەوازانی و کوچی وایە کاکە لە هیچ محکمەیەکی دنیا نییە تۆ بچی بۆ ئەوێ پێ بڵێن وڵات تۆ محکومی بە فلانشت تۆ بڵێ جارێ بۆی بەرامبەر بڵێ عادی تۆ ئیسپاتی کەکە من بکوژەکان بدۆزنەوە ئەمە دروستە بەڵام جەنابی کاک ڕەنج ئەم تاوانەی کە کراوە بەرامبەر سۆرانی مامەحەمە لە کەرکوو کراوە لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستانە کەواتە ئینشاڵڵا ئەمەی ئاسۆ سەردیە دۆزرێتەوە ئەبێ بدۆزرێتەوە ئاسۆ سەردی بەس منم یەکشت بڵێم کاک ڕەنج زۆر تەبیعیە من یەک پرسیار لە جەناب دەکەم ئەوە بەرچەی ئەو کامێرانەیە ئەو پرسیارم لە کاک ئەحمەد میرەش کردو توانی بەشایەتی لی پرسی پرسیار لە من مەکە لەبەرەوەی ئەگەر چەند منطەقی من جوابت نایەمەوە من ئیدارەی حیوارێکم من لە کاک نەبەزە پرس بەڵێ لە ئێستاە کە ئەمانە دانیشتوین جەناب ئەتوانی بە بەڵگەی مەلموس ئیسپاتیکی کە تۆ سەر بە مخابراتی شوێنێنیت بەڵێ چۆن جۆڵێ ئەوە دادگا هەیەەوە محکەمە هەیەەوە نەبەزەوە ماڵەکەیەوە خانەوادەکەی شوێنەکەی ئەزانی بۆ ناتوانانی ئیسپاتیکە لێ پاشیت بامر پێ بڵام بۆیە ناتوانانی ئیسپاتیکی جوالم بگرە تۆ بۆیە ناتوانانی وەکوێ تۆ بەم بڵێ تۆ ئەتوانی ئیسپاتیکەی سۆرانی مامەحەمە نەکوشتووە بە چۆن ئیسپاتیکەم یعنی چۆن ئیسپاتیکەم کە من نەمکوشتووە ئەگەر تۆ بەڵگە و پێ من کردبووە وەربی خەسەر مێزەکە بەڵام پێم وڵا کاتی کاگازات تۆفیقا فەرمو لەسەر کۆی دیالۆگەکە کاکەمال بەڕاستی قسەی زۆر جوانی کرد فعلەن دەسەڵاتی سیاسی بەرپرسی یەکەمە باوکەوایە و خەڵکی کەش و میدیاش و بابلین لە دەروی دەسەڵات نین و ئۆپۆزیشن لە دەروی دەسەڵات نییە هەرمان بەرپرسین من یەک حقە دەڵێم ئێمە بیرمان نەچێ ئێمە لە شوێن کاکە ڕەنج ئێمە لە کوردستانین لە عالەمی چوارەماین ئێمە لە ناو کولتوریەکەین شەڕی خاچپەرست لێرە بووە لەم دەڤەرەکەی بڵێن شەڕی خلافەت لێرە بووە ئیمپراتۆریەتی سەفەوی عوسمانی لێرە بووە داگیرکەری نوێی بابلین بریتانی فڕەنسی لێرە بووە تۆ پێت وابێت لە ناو ئەم هەموو بابلین تۆنێک لە بەربەریە لە منتیقا ئەتوانی بی بەگوڵ بە ئاسایی ناتوانانی بی بەگوڵ من نمونەیەک بە تۆ بڵێم مەسەلەن تاکو ئێساچێ لە ئەمریکای قیمە لیبراڵە 150 شوێن هەیە تۆ بۆ نییە ڕستمی بگری لەیان گۆگڵەوە ئەگەر ئەگاتە لێ بێ بوو بە فەزاحەتیشی گەورە سەرەوە 150 شوێن لەگەڵ قسەکانی کاکەنە بەس کە باسی زانیاریەکە فعلەن دەسەڵاتی سیاسی کاکە کەمال ئەبێ زانیاری بدا بەڵام سوحافی خۆی هەروەهاش بێ بڕۆ زانیاری وەرگری دەسەڵات دەوێت بێنێتەوە نابێ بە یاساڕێک بخرێ پێت بەڵێ ئەزانم ئەبێ سوحافیش هەروەهاش بێ بڕوات دەرگا بەچاوی قسە بکە من شتێ بە تۆ بڵێم 500 میلیارد دۆلار بریتێ لە بودجەی پنداکۆن 50 میلیاری ئەم بجێ بەنیێنی سەرفەکرێ بەبێ دەرەوەی ڕسومی سەرفەکرێ ناوی بەرتیلە ناوی ڕەشوەیە ناوی خەڵکڕینە ناوی چی ئەمانە تۆ بتوێ بە ئاسانی ئەمە لە ئەم واقع سیاسیە ئیجتیماعی کولتوری ئەمریکا سوید وڵاتانی ئەسکەندینافی بە ئاسانی بێتێرە نایەت من پێم وایە دیبلۆماسیەتی بابلین میدیایی ئەتوانێت لە دیبلۆماسیەتی دەسەڵات کاریگرتر بێت لەسەر قەزیە لەسەر ئازادی لەسەر شەفافێت بەبێەوەی تێیدی دەسەڵاتیش بکە لە دەرەوەی دەسەڵاتکەیەکی دووپارتیە یەکی پارتی لەم جارە دەسەڵاتیانە یەکەشتکان نەیان بێ تۆ سێری ڕیتمێکی 92 بۆ ئیسە بکە 92 یەکی پارتی 50 بوون 2005 یەکی پارتی 35 بە 35 بوون 2009 یەکی پارتی 30 بە 29 59 کورسیانە ناوە لە کوی 111 کورسی یعنی 111 ئەکاتە نسبەتی 56 پوینت يعني أكرر انتخابات 2004 كتو بارتي قرنا بنون نغني بنون في مال انتخابات 2004 مزاجي سياسي وايليت سيتوار بيزيكا باش دار بيت سياسي سياسي هان امر اوبوزيشن سي بنش كرسيانيه ام يز سياسي هان نودوا هيك نبون نازك بنايكم الاسلامي نازك بناي غورا نازك بناي يقرتو لا صار نودوا يما يعني بروسي ازادي بروسي شفافيت بروسي سياسي بتايدي كاكا كمال كميديا اهلي دوريتي ابو بتايدي كاكا انا بس ك بو بفشار بتايدي دصلاتي سياسيش ك تشي كردوا هنگاوی ناوە و سنگی فراوان بۆ بۆڕەخنە بۆ ئازادی تۆ پێ دوای بێ قۆرغ نییە ئەمە نمونەیەکە من بە تۆ بڵم بۆچی میدیا ئەهلی کەیسی کوردی تا ڕادەیەک جگە لەوەی قسە لەسەر دەسەڵاتەکە ناکە بە نمایندە ناکە بە ئاجندەی خۆی
هێندەی مححمود دەروێش و سەمیح قاسم و غەسان کەنفانی نوێنەرونمایندی فەلەستینەکەن هێندە مححمود عباس و هێندە عرفات و هێندە نایب حواتمە نایکەن بۆ لێرە ئەمە دروست نابێت بۆ ئەمە ناکات پرسیارەکانت گرنگە بۆچی ئێوە کەسی نەتەوەی ناکەن بە ئەجەندای بێت تۆزە هاوڵاتی بخوێنێتەوە کاگازات چونکە هاوڵاتیەوە نزیکەی سێ چوار مانگە فایلێکی کردوتەوە لەسەر مەسەلەی دەوڵەتی نەتەوەی و خەڵکێکی زۆر قسەی تیاکە ئەمە یەک دوو هەموو قسانێکی ئێمە کەنجی کورد نییە وەجی نەتەوەی کورد نییە من پێم وایە دوای تەسریحی بەرزکاک مەسعود و بەرزکاک کۆسەت و بەرزکاک بەرهەم بوو لە یەکی شەشاکە قسە لەسەر هیچ پێم وانە و ئەسڵم پێم وایە میدیای کوردی ئەسڵان گوێ بەو تەسریحانە نادا بێ لەسەر ژێر سێبەری ئەو تەسریحانە کاری خۆی بکازانی پێ دووا بێ ئەگەر میدیای ئەهلی و میدیایەک بووە بەردەوام ئیشی کردووە بۆ مەسەلەی کوردی و بۆ قەزیەی کوردی ئەوەندەی میدیای ئەهلی ئیشی لەسەر فایلەکانی کەرکووک و ناوچە دابڕاوەکان کردو ئەوەندە میدیای ئەهلی ئیشی لەسەرەوە کردووە کە هێزێکی نظامیمان هەبێ هی هەرێمی کوردستان بێ ئەوەندەی میدیای ئەهلی ئیشی کردووە لەسەر دروستکردنی یەک ئیدارەکە عیلاقی بە یەک ئیدارەت هەبوو کەواتە هەرێمێکی بەهێزت هەبێ و ئەمانە هەموو ئیشکردنە لەسەر دروستکردنی هەمێکی نەتەوەی و هەمێکی ناسیۆنالیستانە و تۆ ناتوانێت ئیتر کە بوویت بە میدیاکار بۆ ئاراستەیە ئیش بکەیت کە لە بەرەوەی کە تۆ ئەتەوێ من ناتوانم بەو جۆرە بیر بکەمەوە کاتە حزبەکەی تۆ ئەوێ و دوای ئەوە میدیاکار بەڕاستی میدیاکار دەبێ پیشەیی بێ نەک شتێکی تر ئەستەکەم ناتێگەیشتنێک هەبوو پرسیارەکە دوای ئەم ناوەبڕان بتانەتوان دەرفەتی بن پێم وایە مەبەستەکەی ئەوان بە تایبەتی باسی ئەجەندای کرد ئەو باسی ئەوەکە مەسەن تۆ پێ دوایە لە کوردستاندا ئێستا میدیایەکی لۆجیکی میدیایەکی عەقڵانی میدیایەکی بەرپرسیار دروست بووە کە بتوانێت لە نەتیجەی منطقیەتی خۆی بکە بە جۆرێک لە فشار کە تەرتیبی ئەولەویات بۆ دەسەڵاتی سیاسی بکە وەکو چۆن CNN ئەگەر مەسەلەن وەکو چۆن میدیایەکی پرۆفشناڵی ئەوروپیەیکە چونکە مەسەن کەسێکی وەکو مادلین ئۆڵبرایت لە بیرۆریەکانی ئاڵای پرسیاری ڕۆژنامەنووسێکی CNN بوو بەهۆی 2 ساڵ تەخیرکردنی لایانی سەدام حوسێن لەبەروی پرسیاریکان و بەرنمەکەی ئەوەندە منطقی تیا بوو میدیای ئەهلی ئەم وڵاتە عەقڵانیترە لە مەسەلەن تاوەکو ناعەقڵانیەتی دەسەڵات بینە بکا بۆ نەتەوەکەمان بەڵام دوای ئەم ناوبڕە بەڕزان ئەگەڕێمەوە دیدارتە